دووبارە سڵاوتان لێبێت لە زانیاریەکانی سلێمانی و دەستپێکین. دەسەڵاتی فڕۆکەوانی تورکیا داخستنی ئاسمانی وڵاتەکەی بەڕووی گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی بۆ ماوەی 3 مانگی دیکە درێژ کردەوە. دەسەڵاتی فڕۆکەوانی تورکیا لە ڕاگەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە بۆ جاری پێنجەم قەدەغی بەکارهێنانی ئاسمانی تورکیا بۆ گەشت ئاسمانەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی تاوەکو 6 دەی 2025 درێژ کراوەتەوە. ئەمە لە کاتێکدایە بڕیار بوو سبەینێ 7 تەمووز کۆتایی بە قەدەغەکردنەکە بێنرێت کە لە مانگی نیسانی ساڵی 2023 خراوەتە سەر فڕۆکەخانەی سلێمانی بە تایبەتی دوای ئەوەی کا پرۆسەی ئاشتی بەڕێوەچوونی یاخود بەرەو پێشوونی باشی بەخۆی بینیوە. وەفدێکی دەمپارتی سەردانی زیندانی ئیمراڵی دەکەن بۆ گفتوگۆکردن لەبارەی یاخود ببورن لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان لەبارەی قۆناغی لە ناوبردننی چەک لەلایەن پاکەکەوە لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدا. نووسنگی ڕاگەیاندنی پارتی یەکسانی و دیموکراسی دەمپارتی باکوور سات نیوزی ڕاگەیاندووە وەفدێکی دەمپارتی کا پێکهاتوون لە پەروین بۆڵدان، مدحەت سەنجەر و فایق ئۆزگور کاتژمێر دەی سەر لە بەیانی ئەمڕۆ بۆ بینینی عەبدوڵڵا ئۆجەلان ڕێبەری زیندانی کراوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە بەڕێکەوتون بۆ ئیمراڵی و بڕیاریشە لەو سەردانەدا پامێکی نووسراوی ئۆجەلان لەگەڵ خۆیاندا بهێننەوە و لە پەرلەمانی تورکیادا بخوێنرێتەوە. ئەمە بۆ جاری حوتەمە وەفدی دەمپارتی لە چوارچێوەی پرۆسەی ئاشتیدا سەردانی عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندان دەکەن و نووسنگەی دەمپارتی ڕاشی گەیاندووە بڕیارە وەفدەکە دوای بینینی عەبدوڵڵا ئۆجەلان جارێکی دیکە لەگەڵ ڕەجەب تێبەردۆغان سەرۆکۆماری تورکیادا کۆ ببێتەوە. ئەم سەردانی دەمپارتی لە کاتێکدا میدیاکانی پاکەکە ڕایانگەیاندووە لە ماوەی 10 بۆ 12 ئەم مانگە یەکەم بەشی گەریلاکانیان لە هەرێمی کوردستان چەکەکانیان لەناو دەبن. وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستان ڕایگەیاندووە تەواوی گەنمی ماوەی جوتیاران وەردەگرن بە مەرجێک تایبەتمەندی عراقی تێدا بێت. وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی هەرێمی کوردستان لە ڕاگەیەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە ئەنجومەنی وەزیرانی هەرێم ڕەزامەندی داوە لەسەر بە بازاڕکردنی بەرهەمی گەنمی ماوەی جوتیارانی هەرێم بە مەرجێک بەپێی تایبەتمەندی عراق بە دۆژەژڵێت بۆ هەر تۆنێ گەنمی پلەیەک نرخەکەی 550,000 دینار و بۆ پلە دووش 525,000 دینار و پێویستە جوتیار پێش زەویەکەی یاخود پێشووتر زەویەکەی تۆمار کردبێت و پشگیری بنکەی کشتوکاڵی و ڕەسیدی سایلۆکانی هەبێت و پرۆسەکەش لە 15 حوتەوە وا بڕیارە دەست پێ بکات. و ڕاشی گەیاندووە شایستە دارایەکانی جوتیاران لە ماوەی 2 مانگدا خەرج دەکرێت و هەردوو کۆمپانیای قەیوان و خۆشنا و گەنمەکە دەکردنەوە. ئەمە لە کاتێکدا عراق تەنها 400,000 تۆن گەنمی بۆ هەرێمی کوردستان دیاری کردبوو و لە ئێستاشدا بڕێکی زۆر لە گەنمی جوتیاران ماوەتەوە و باوازار نەکراوە. دیاردەی کۆچی گەنجانی ڕاپەڕین بەرە ئەوروپا دەستی پێکردوتەوە و داوای ڕاگررتنی ئەو بابەتەش دەکەن. ئەحمەد حەسەن کە سەرۆکی ڕێکخراوی گەنجانی ڕاپەڕینە لە کۆنفرانسێک ڕۆژنامانیدا قسەی کردو بۆ میدیاکان وتی تەنها شەوی ڕابردوو 7 گەنجی ئەو دەڤەرە کۆچیان کەوتیشی گەنجان بۆ کۆچکردن ڕێگەیەکی مەترسیدار بەکاردێنن کە ڕێگەی لیبیایە. واروەها داوای کردو حکوومەتی هەرێم ڕێگە لە کۆچی بە کۆمەڵی گەنجان بگرێت. لەم دەڤەرەدا دیسان کۆچی گەنجان کۆچێکی کۆڕە و ئێمە نامان ناوە کۆڕە و لەبەرەوەی دیسان کۆڕە و دەستی پێکردوتەوە لەبەرەوەی ناکرێت لە یەک شەودا لە یەک دەڤەردا لە قەڵازێ 7 گەنج بڕۆوە کە دوێنێ شەو بووە. بەداخەوە ڕێگاکانی ئەوروپا دەژیرێن بەڵام دواتر لە ڕێگای چەند کەسانێکەوە دەکرێنەوە کە ئەوەش بۆتە مەترسێکی گەورە کە ئەو ڕێیە ڕێیەکی مەترسێکی زۆر گەورەیە کە ئەویش ڕێگای لیبیایە. بۆیە ئێمە بە پێویستمان زانی کەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەداخەوە بە بەرچاوی ئەودا لە مەتاڕەکان و لە سنوورەکاندا ئەو هەموو گەنج و ئەو هەموو مێر منداڵە دەڕوە بەبێ ئەوەی بپرسن بۆ کوێ بۆچی بۆ کوێ دەڕۆن.
جارێکی دیکە کارمەندانی ژینگە پارێز لە سنووری باڵەکایەتی دژی پێنەدانی موچەکانیان بایکۆتی کارەکانیان کرد و وا داوا دەکەن لایەنە پەیوەندیدارەکان کێشەی موچەیان بۆ چارەسەر بکەن. کۆبوونەوەی ڕێژەیەکی زۆری زەبڵ و خۆڵ و خاشاکە لە سەنتەری ناحیەی قەسری سنووری باڵەکایەتی بەهۆی دواکەوتنی موچەکەیان ماوەی هەفتەیەکە کارمەندانی ژینگە پارێز بایکۆتی کارەکانیان کردووە. بێتاقەت دەبی لە ئەنجامیەوەی کە موچەت نەبوو بوجەت نەبوو کارەبات نەبوو ئاوت نەبوو خزمەت گوزاری دیکەش کە زبڵ و خاشاک لە بەردەم ماڵەکان کۆ بێتەوە ئەمە دەبێتە هۆی بڵاوبوونەوەی نەخۆشی و پەتا و درم و پێویستە لایەنی پەیوەندیدار حکوومەت یەکە ئیداریەکان لە ناوچەکە بەدەنگ داخوازی خەڵکەوە بێن نەجارەکە نەدووە نەسەیە کە موچەیەکی 300,000 کە زۆر کەمە پێیان پێی ڕوانابینرێت واروەها ئەگەر حکوومەتی هەرێم سێ موچە قەدارین بێ بەڕاستی 6 موچە قەداریوانە ئەنی سەرڕاوی کە موچەکە کەمە خەڵکێکی زۆریش چاوی لەو مەحاشەیە کێشەی کۆکردنەوە و فڕێدانی زەبڵ و خاشاک بە شێوەیەکی نازانستی لە تەواوی سنووری ئیداری سۆران چەندان ساڵە چارەسەر نەکراوە. لە زۆربەی قەزا و ناحیەکان شوێنی گونجاو نییە بەو فڕێدانی زەبڵ و پاشماوەکان دوجار مەترسی هەیە لەسەر تەندروستی هاوڵاتیان. بەڕاستی دیاردەکی زۆر نەشیرنە لەو زبڵ فڕەدانەی من پێم وایە ئەو زبڵە هەل ناو نعیە ببینیتەوە باشتر نەوەک بینین لە سەجادە ڕئیسی و ئەلێرانە بۆڵاتی وەرکەن هەچی دێ لە ماڵی خۆی زبلی بارەکە و دێ لێرە فڕادات ئەوە دیاردەکی زۆر نەشیرنە بە حەقەت پێم جوان نیە لەبەر ئاژەڵ و شتیوالەش کاکە هەموو تووشی نەخۆشییا بووە. بەڕاستی مەغدورن بەو موچەکەمەی هەیتیان 2 مانگ 3 مانگ جارێک ئەو بڕاک هەموو موچەشیان پێ نادرێت ملێرەوە پژگیری خۆمیان پێ ئەڵێ بەڵام بەڕاستی گلەیشم لە خەڵکەیە پێم وایە ئەو زبڵ و خاشاکە لە ناو نەحیە بمێنیتەوە لە پێش ماڵەکان بمینیتەوە نەوەک بێ لەسەر ئەو جادە گشتیە فڕێ بدەیت. بۆ ئەو مەبەستا پەیوەندیمان کرد بە کۆمپانیای تایبەت بە کۆکردنەوەی پاشماوەکان بەڵام ئامادە نەبوو لەو بارەیەوە قسە بکەن. بەپێی ئاماری ئەو کۆمپانیای تایبەتە بە هەڵگرتنەوەی زەبڵ و پاشماوەکان لە سنووری ئیدارەی سۆران ڕۆژانە زیاتر لە 700 تۆن زبڵ و خاشاک لەلایەن 1500 کرێکار و 300 ئۆتۆمبیلی بار هەڵگر کۆ دەکرێتەوە بەڵام بەهۆی پابەند نەبوونی حکوومەت گرفت بۆ کارەکانیان دروست بووە. ماوەی چەند ساڵێکە دواکەوتنی موچەی فەرمانبەرانی ژینگە پارێز و بایکۆتکردنیان وای کردووە چەندان شوێنی نەشیاو ببن بە زبڵخانە و گرفت بۆ هاوڵاتیان و دانیشتوانی ناوچەکان و شار و شارۆچکەکانی سنووری ئیداری سۆران دروست بکە. لە ئێستاشدا ماوەی چەند ڕۆژێکە ژینگە پارێزان لەو ناوچەیە بایکۆتیان کردووە و بەو شێوە زبڵ و خاشاک لە نێو شەقام و کۆڵان و شوێنە گشتیەکان کۆبۆتەوە. اسماعیل حوسمان کورسات نیوز ناحیەی قەسرێ. خاوەن پێداویستە تایبەتەکان دامەزراندنی سەکۆیەکیان بەناوی سەکۆی شکۆی کەم ئەندامان لە سلەیمانی ڕاگەاندووە. ئەحمەد یەحیا کە سەرۆکی کۆمەڵەی ڕۆژ کە نوێنەرایەتی خاوەن پێداویست تایبەتەکان دەکات لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوەی داڕایگەاندووە 6 ڕێکخراو بەشدارن لە سەکۆکەدا و وا سەکۆکە بانگی هەمووان دەکات بۆ یەکگرتووی داکۆکردن لە مافی خاوەن پێداویستە تایبەتەکان. ئەمڕۆ کە 6 حوتی 2025 بریاری ڕاگەیاندنی سەکۆی شکۆی کە کەسانی خاوەن پێداویستی تایبەتیمان بە کۆی دەنگ ڕاگەیان ئەم سەگۆیە بانگ لە هەموو لایەک دەکات بۆ یەکگرتووی و داکۆکیکردن و کۆدەنگیانە لە مافەڕەوەکانی تۆژەکەمانە وە سەکۆکەمان بەڵێن دەدات دوور لە بەرژەوەندی تەسکی ڕێکخراوەی و کەسی نیشتیمانیانە داکۆچیکار بێت لە مافەڕەوەکانی توێژەکەمان. سەکۆکەمان دایکانە باوش بۆ سەرجەم کەسانی خاوەن پێداویستی تایبەت دەکاتەوە بەبێ جیاوازی. هەفتەی داهاتوو وەزیرەکانی نەوتیاراق و کۆمپانیای سۆمۆ ببورن وەزیری نەوتیاراق و کۆمپانیای سۆمۆ بانگێشتی لیژنەی نەوت و غاز لە ئەنجومەنی نوێنەران دەکات بۆ لێپرسینەوە لەبارەی بە قاچاغ بردننی نەوت و سەرچاوەیەک لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بە میدیا عێراقیەکانی ڕاگەاندووە لە هەفتەی داهاتوودا
حەیان عەبدولغەنی وەزیری نەوتی عێراق و بەڕێوەبەرانی کۆمپانیای سۆمە و کۆمپانیای گواستنەوە لەلایەن لیژنەی نەوت و غازەوە بانگهێشتی ئەنجومەنەکە دەکرێت وا دەژڵێت باس لە بە قاچاغبردنی نەوت و ڕێکارەکانی بەدوورگرتن لە سەپاندنی سزا بەسەر نەوتی عێراق لەلایەن ئەمریکا و ئەوروپاوە دەکرێت. ئەمە لە کاتێکدا لە چەند ڕۆژی ڕابردوودا راپۆرتێک بڵاوکرایەوە ئاماژەی بە قاچاغبردنی نەوتی عێراق کردبووە لە ڕێگەی چەند بەڵگەنامەیەکی ساختە و ئەمەش کاردانەوەی بە دوای خۆی داهێنا. وەزارەتی گواستنەوەی عێراق ئاشکرای کردووە ژمارەی گەشتی فڕۆکەکان بە ئاسمانی عێراقدا ڕۆژانە زیاتر لە 700 گەشتی تێپەڕاندووە، ئەمەش زۆرترین گەشتە کە بە ئاسمانی وڵاتدا کرابێ. وەزارەتی گواستنەوەی عێراق لە ڕاگەنراوێکدا ئاماژەی بۆ کردووە تێپەڕبوونی فڕۆکە بە ئاسمانی عێراقدا زیادی کردو و گەیشتوتە ئاستێکی پێوانەی بە جۆرێک کە ئێستا و لە ڕۆژێکدا 700 فڕۆکە بە ئاسمانی وڵاتدا تێدەپەڕن. ئەمەش ڕۆڵی هەیە لە گەشەسەندنی ئابووری و هێڵی فڕۆکەوانی عێراقدا و دوای ئەوەی لە ناوچەکە گرژی و ئالۆزی خودکە ناوچەکە گرژی و ئالۆزی بەخۆی بینیوە و دەژڵێت پێشتر ژمارەی گەشتە ئاسمانەکان بە ئاسمانی عێراقدا لە 600 گەشت تێنەپەڕیوە و ئێستا گەیشتوتە زیاتر لە 700 گەشت و ئەمەش پەیوەندی هەیە با پلان و بەرنامەی حکوومەت و بۆ بەرەو پێشبردننی کەرتی گواستنەوە و گەیاندن. زیادبوونی حاڵتەکانی کەوتنە خوارەوەی درۆن لە هەرێمی کوردستان ناکۆکیەکانی نێوان هەولێر و بەغدادی قوڵتر کردوتەوە، گەیشتوتە ئەوەی کە لە ماوەی 24 کاتژمێردا سێ ڕوونکردنەوە دژ با یەکتر بڵاو بکەنەوە. و وەزارەتی ناوخۆی هەرێم چەند گروپێکی حەشدی شعبی بە ئەنجامدانی هێرشە درۆنیەکانی سەر بە هەرێم تۆمەتبار دەکات و فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقیش ئەو تۆمەتانە ڕەت دەکات و دەڵێت لەژێر هیچ پاساوێکدا ئەو تۆمەتە بەبێ بەڵگە جێگەی قبوڵ نیە و داواش دەکات ئەگەر بەڵگە لەسەر ئەو تۆمەتە هەیە بیخەنەڕوو. لە دوای کۆتایی هاتنی شەڕی 12 ڕۆژەی ئیسرائیل و ئێران لە ڕۆژی 24 حوزەیرانی ئەم ساڵەوە جم و جۆڵی درۆن لە ئاسمانی هەرێمی کوردستان بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردووە و زیاتر لە 15 حاڵەتی کەوتنە خوارەوەی درۆن و پارچەکانی لە چەند شوێنێکی جیاوازی هەرێمی کوردستان تۆمار کراون. لەسەر کەوتنە خوارەوەی 2 درۆن لە هەولێر لە ڕۆژی 4 تەمووز وەزارەتی ناوخۆی هەرێم ڕایگەیاند ئەو هێرشە درۆنیانە لەلایەن ژمارەیە گروپی سەر بە حەشدی شعبی بۆ ئاژاوەنانەوە ئەنجام دەدرێن و پێویستە لایەنە پەیوەندیدارەکان لە حکوومەتی عێراق سنوورێک بۆ ئەو کارە تێکدەرانە دابنێن و ڕێوشوێنی یاسایی بەرامبەر بە تاوانباران بگرنەبەر. لتوجيهات القائد العام للقوات المسلحة تۆمەتبارکردنی حەشدی شعبی بە ئەنجامدانی هێرشە درۆنیەکانی سەر هەرێم هەرزوو کاردانەوەی حکوومەتی عێراقی لێکەوتەوە و لە ماوەی کەمتر لە 24 سەعاتدا فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق لە ڕێگەی وتە بێژەکەیەوە تۆمەتەکەی وەزارەتی ناوخۆی هەرێمی ڕەت کردەوە و ڕایگەیاند لەژێر هیچ پاساوێکدا تۆمەتبارکردنی دامەزراوەیەکی ئەمنی ڕسمی عێراق بەبێ بوونی بەڵگە قبول کراو نییە. ئاماژەی بەوەشدا حکوومەتی عێراق سازش لەسەر ئاسایشی گەلی عێراق ناکات و هاوکات درێغی ناکات لە گرتنەبەری ڕێوشوێنی یاسایی تند بەرامبەر هەر لایەنێک کە هەوڵی تێکدانی سەقامگیری یان تێکدانی ئاسایش لە سەرتاسەری عێراق بدات. دوای کەمتر لە 4 سەعاتیش وەزارەتی ناوخۆی هەرێم وەڵامی فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراقی دایەوە و ڕایگەیاند لەلایەن حکوومەتی عێراقەوە جۆرێک لە پەردەپۆشکردن و خۆدزینەوە لە بەرپرسیارەتی هەیە بەرامبەر ئەو زیادەڕۆییە ئەمنیانەی دەکرێنە سەر هەرێمی کوردستان. ڕاشی گەیاندووە لە ساڵانی ڕابردووش دەیانجار هەرێم بەرپەلاماری درۆن و موشەکی کەوتووە و سەرڕای دیاری ئاراستە و سەرچاوەکانیان نە دەرەنجامی لێکۆڵینەوەکان ئاشکراکراون و نە لەسەر ئەو تاوان و کردەوە نایاساییانە کەس سزا دراوە.
ئەوەش لە کاتێکدایە بەرزترین ئاستی هەماهەنگی لە نێوان هەردوو حکوومەتی هەرێم و عێراقدا هەبووە. وەزارەتی ناوخۆی هەرێم پێداگری لەسەر ئەوەش کردووە کە شوهەوای سیاسی لە هەر ڕەوشێکدا بێت پاراستنی ئاسایشی وڵات و ڕێگەگرتن لە بە ئامانجگرتنی ژیانی هاوڵاتیان و سەروەری و سەقامگیری وڵات هەرچی لە پێشینەی دام و دەستگا ڕسمیەکانی هەردوو حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمە. پرۆژەی ڕێگەی کەرکووک چەمچەماڵ هەیە بۆچی ئەم پرۆژێ بۆ ئەوەی کە ئەو ڕێگایە هەم فراوان بکرێت و هەمیش نۆژەم بکرێت و بکرێت بە ڕێگای کە بەڕاستی ژیانی هاوڵاتیان سەلامەت بێ و گەر کێشێکی دەدا بێت چارەسەر بکرێت. جا ئێستا ڕێبوارتەوە پارێزگاری کەرکووک سەردانی ئەم پرۆژەیە ئاکات وی کە زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە بزانین. ئاسۆ ئەحمەد پامنێری کوردستان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ. ئاسۆ سڵاو لێبێ نیوەڕۆ باش قسەماوە کە سەبارەت بە سەردانەکەی دکتۆر ڕێبوارتەوە و ئەوکات لەگەڵەوەشدا ئەو پرۆژێ بەکوێ گەیشتووە و چەندێکی کارەکانی تێپەڕانرا و گەیشتوتە ئەوی کە بتوانرێت هاوڵاتیان بتوانن بە ئاسانی هاتووی پێدا بکەن. هێوی من لە ناوچەی گوندی چیمەنم لەسەر ڕێگای کەرکووک سلێمانی ئەم پرۆژەیە کە بڕیاری پارێزگاری کەرکووک لەلایەن بەشی ڕێگاوبانە دەرەکیەکانەوە جێبەجێ دەکرێت. وەکو دەبینن دوای ئەوەی لە ماوەکانی ڕابردوودا کاری هەڵکردن و فراوانکردن و نۆژەنکردنەوەی بۆ کرا. ئەمڕۆ یەکەم قۆناغی قیرتاوکردنی ڕێگاکە دەستی پێکردوەکە لە دەواازەی کەرکووکەوەیە تاوەکو بازگەی بانیمەقان لە سنووری قەزای چەمچەماڵ دەڕوات. ئەمە یەکەم قۆناغی یەکەم چینی قیرتاوکردنی ڕێگاکەیە. بڕیار وایە لە سەروی ئەمە شەوە دوو چینی تریش بە هەمان شێوە قیرتاو بکرێت. ئەم پرۆژەیە خۆی لە فراوانکردن و نۆژەنکردنەوەی ڕێگای کەرکووک سلێمانی بە دیاریکراوی تا بازگەی بانیمەقان خۆی ئەبینێتەوە کە سایدی ڕۆیشتن و سایدی هاتن فراوانەکەی دەکرێت بە 12 مەتر بە 12 مەتر کە ئەمە بێتە ڕێگایەکی بەرین و فراوان بۆ هاتوچۆی هاوڵاتیان و کەسانی کە هاتوچۆی پێدا دەکەن. ئەم ڕێگایە نیگەرانی زۆری لەسەر بوو لە ماوەکانی ڕابردوودا چاڵ و خراپی زۆری تیابوو. زۆر جار هۆکار بوون بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ، بەڵام بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە بە فراوانکردنەوەی و نۆژەنکردنەوەی ڕێگاکە بەگشتی لە دەواازەی کەرکووکەوە کە لای بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کەرکووک ئەکات تاوەکو بازگەی بانیمەقان ڕێگاکە بە هەردوو سایدی ڕۆیشتن و هاتنیژە هەم فراوانەکرێتەوە هەم بە تەواوی نۆژەن ئەکرێتەوە. لە هەمان کادا ئەم بەپێی ئەو دیزاینی کە دانراوە ئەم دزرە وەستەکەی کە لە ناوڕاستی ڕێگاکە هەیە بربەستی کۆنکریتی لێدادەنرێت. بربەستە کۆنکریتەکانیان هێناوە دیمەنەکان پێشاندم بە وتەی شارەزایان و ئەندازیاران دانانی ئەو بربەستە کۆنکریتیانە شۆفێران و هاوڵاتیان ئەوانەی کە هاتووی ڕێگاکە دەکات دووریان دەخاتەوە لە ڕووداوی هاتوچۆ. لە هەمان کاتیشدا ئەم ڕێگایە کە لە سلێمانی و دیتەوە بۆ کەرکووک بەرز و نزمی زۆری تایە. زۆر جار ئۆتۆمبیل لە سایدی هاتنەوە بەهۆی ئەوەی کە لە دەستی وەرگرتووە هاتووەتە سایدی بەرامبەر بە ئۆتۆمبیلی تریای کێشا و ڕووداوی هاتوچۆی دروست کردووە. بۆیە دانانی ئەو بربەستە کۆنکریتیانە لەم ناوڕاستە هەبێتە هۆکارێک بوو ئەوەی کە ئۆتۆمبیل لە سایدی هاتنەوە نێتە سەر سایدی ڕۆیشتنیان بە پێچەوانەوە. بڕیارە پاشکەمێکی تر ڕێبوارتەها پارێزگاری کەرکووک بێت سەردانی ئەم پرۆژەیە بکات لە نزیکەوە چاودێری بە ڕێوەچوونی کارەکانی پرۆژەکە بکات. ئەمە یەکەم قۆناغی دەستپێکردنیکی تاوکردن لەسەر ئەم ڕێگایە بێگومان ڕۆژانی داهاتووە تاوەکو بازگەی بانیمەقان بڕیارە پرۆژەکە تەواو بێت کە بە پێی زانیاریەکانی من نزیکەی 360 ڕۆژ دیاری کراوە بۆ جێبەجێکردنی ئەم پرۆژەیە کە لەسەر ڕێگای کەرکووک سلێمانیە خۆی لە فراوانکردن و نۆژەنکردنەوەی ڕێگاکەدا دەبینێتەوە. ئاسۆ هەر بژی سوپاس بۆ زانیارەکانت. ئاسۆ ئەحمەد پامنێری ئەمە لە کەرکووک سوپاس. ململانی و ناکۆکی سیاسەکانی نێوان هەرێم و بەغداد تا دێ قوڵتر دەبێتەوە دوای زیاتر لە 10 ساڵیش یاخود کەماوەی 10 ساڵیش تێدەپەڕێت هێشتا هەردوو لە چوارگۆشەی یەکەمن لە ناوکیەکاندا و یەکتر تۆمەتبار دەکەن کە پابەندی ڕێکەوتنەکان نابن و لەم نێوەندەدا موچە خۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستان باجی ئەم ناکۆکیانی هەرێم و بەغداد دەدەن. کێشە سیاسی و ئابوووریەکانی نێوان هەرێم و بەغداد تا دێت بەردەوام دەبێت و فەرمانبەران و هاوڵاتیانی هەرێمیش زیاتر لە 10 ساڵە باجەکەی دەدەن. شارەزایانی ئابووری لە بەغداد دەڵێن هۆکاری سەرەکی ئەم کێشانەی نێوان هەرێم و بەغدا هەناردەکردنی نەوتە لەلایەن هەرێمی کوردستانەوە بە بێگەڕانەوە بۆ بەغدا. تصدير نفط
بدون موافقة المركز باعتبار النفط پێمان وایە هەناردەکردنی نەوت لەلایەن هەرێم بەبێ ئاگاداری بەغدایەکێک لە هۆکارە سەرەکیەکانی کێشەکانە ئەمەش بۆتە هۆی ئەوەی تەنها لەم نێوەندە موچەخۆرانی هەرێم زەرمەندی سەرەکی بن. انعكست على الموظف العراقي، لكن الافضل هو فصل رواتب الموظفين عن موضوع الموازنة وحصة الإقليم من الموازنة العامة. سەرۆکی ناوەندی عێراق بۆ توێژینەوەی استراتیژی دەڵێت پەرتەوازی لایەنە کوردستانیەکان بۆتە هۆکاری دروستبوونی ئەم دۆخە چونکە بەغدا نازانێت لەگەڵ کام لایەن و کێ پرسەکان یەکلایی بکاتەوە. الانقسامات السياسية في البيت السياسي الكردي لها التأثير المباشر أو ربما ئەو دابەشبوون سیاسیانەی کە هەیە لە هەرێم و نەبوونی یەکگوتاری کاریگەری زۆری هەیە بۆ ئەوەی ئەم ناکۆکیانە زیاتر بێت. گەردێک ڕێزی نێوان لایەنە سیاسیەکانی هەرێم هەبێ ئەوە زۆر دەستکەوت دەبێ و لە ڕووی سیاسی و ئابووری و هەروەها شایستەدارایەکانی فەرمانبەرانی هەرێم. إنجازات منها المفهوم الاقتصادي والمالي والمستحقات لموظفي الدولة في إقليم كردستان. ماوەی زیاتر لە 2 مانگە فەرمانبەرانی هەرێم بێموچەند هێشتا ئاسوویەک نییە بۆ ڕێکەوتن و ناردنی شایستەدارایەکانی هەرێم. زیاتر لە 10 ساڵە چیرۆکی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بەردەوامە و چارەسەر نەکراوە. ئەمە لە کاتێکدایە سەدان جار وەفدی هەرێم و حکومەتی فدراڵی کۆبوونەوە و چەندین جار ڕێکەوتنیان کردووە. هەر جارە و بە بیانوویەک کێشەکان سەر هەڵدەداتەوە. بەڵام لەم نێوەندەدا زەرمەندی سەرەکی موچەخۆران و هاوڵاتیانی هەرێمی کوردستانە و دیاریش نییە ئەم چیرۆکە کەی کۆتایی دێت. بێستون سەلام، کورسات نیوز، بەغداد. لە نێوان ناحەی لەیلان و کەرکووک چەند بازگەیەکی هەزامنیەکان بوونیان هەیە وابوونەتە گرفت و ئاستەنگیان بە هاتووی هاوڵاتیان و واجووتیارانی سنووری ناحەی لەیلان دروست کردەوە، بە تایبەتیش ئەو کەسانی کە ئاژەڵدارن و لێپرسراوانی ئیدارەی ناحەیەکەش دەڵێن هێزە ئەمنیەکان ئامادەنین نیگەرانی و داواکاری هاوڵاتیان جێبەجێ بکەن بۆ کار ئاسانیکردنی هاتوچۆ لە بازگەکاندا. بۆ گەیشتن بە ناحیەی لەیلان لە سنووری کەرکووک دەبێ بە چەند بازگەیەکی هێزە ئەمنیە عێراقیەکاندا تێپەڕ ببی. زۆری بازگەکان بۆتە هۆی دروستکردنی گرفت و ئاستەنگ لە پێش هاتوچۆی هاوڵاتیان و جوتیارانی سنووری ناحیەی لەیلان. شاهێن ئاژەڵدارە و کاری قەسابیش دەکات لە ناو ناحیەکە. نیگەرانە لەو دۆخەی لە بازگەی هێزە ئەمنیەکان ڕوبەڕوویان دەبێتەوە. نایلێن حیوان لە سەیتەرە ڕەت بێ ئێلا کتابێ کاکەش ڕۆژ نابێ بۆمان کتاب بکەین بڕۆین کتاب بکەین هیم بکەین یعنی بۆ سەیتەرە بلێین نابێ براکەم نابێ سەیتەرە نایلێ ئێلا کتاب. ئێمەش فەقیرن وەڵا خەڵک لەیلان فەقیرە. ئێمە هینمان شۆنمان لەیلانە، ئێمە حیوانمان ناو لەیلانە بلین لە لەیلانەوەی بین بۆ هین بۆ مەدان. وەکو خەڵکی ناحی لەیلان سەیتەرێ زۆر هەیە لە سنوورەکەمان، بەڵام کوال لەم لایەوە لە خاڵبازیانە سەیتەرێکی لێیە لە باوا بێ 2 سەیتەرنی نەک دانەیەکش 2 دانەی لێیە بەرەو کەرکووکش بڕێەوە ماشەڵڵا دوان سیانێکی لێ بێجکە نقطەی لە ناکاوەدایەن و ئەم شتانە ئەدر داوامان لە دیهین پەیوەندیدار هەیە بۆمان کەم بکەنەوە ئاسانکاریمان بۆ بکەن بۆ هاوردین هەموو شتێک وەکو حیوان و گەنم و جۆ ئەم شتانەیە یارمەتیمان بدەن. هاوشێوەی نیگەرانی هاوڵاتیان و جوتیارانی سنووری ناحی لەیلان لە مامەڵەی بازگەی هێزە ئەمنی عێراقیەکان بەرپرسانی ئیداری ناحیەکەش دەڵێن هێزە ئەمنیەکان ئامادە نین نیگەرانی و داواکاریەکانیان جێبەجێ بکەن بۆ کار ئاسانی لە هاتوچۆ بە بازگەکاندا. جێش وا ئەزانێ لەیلان حدودە، يعني حسابيان كردو ليلان حدوده والله أما قد سقوا أما وايا دوايك مشكلة ترمان هي فراغ أمني مان هي يعني الجيش حتى خضر بلاغة من دواي خضر بلاغ سي ديم هي عيد خومة جيش وأظاني أمانة عيد خومنيات سنزار توزيح مكتبو يعني كاكا أم دي حالي حال ليلانا عيد منها بوي هي بيا وبروا يعني الجيش كامت هنا وحتى فعلا مشكلة يا بوي ماما. ئێستا هاوڵاتیان و جوتیارانی سنووری ناحی لەیلان چاوەڕوانن لە چوارچێوەی پلانی حکوومەتی عێراق بۆ کەمکردنەوەی بازگەکانی سنوورەکەیان کەم بکرێتەوە
یان ڕۆتینات و گرفتەکانی بەردەم هاتوچۆکردنیان هەڵبگیرێت. زۆری بازگەی هێزە ئەمنیەکان لە سنووری ناحیەی لەیلان ئەگەر ئامانج لێی پاراستنی ڕەوشی ئەمنی ناوچەکە بێت. لەلایەکی ترەوە دانیشتوانی ناحیەی لەیلان و گوودنشینان نیگەرانن لەو ڕۆتیناتانەی کە لە بازگەی هێزە ئەمنیەکان ڕوبەڕوویان دەبێتەوە و داوا دەکەن بازگەی هێزە ئەمنیەکان کەم بکرێنەوە. ئاسۆ ئەحمەد، کورسات نیوز، ناحیەی لەیلان، کەرکووک. قەیرانی دارایی و دواکەوتنی موچە کاریگەری لەسەر بەرهەمی ماسی شەوە. فرۆشتنی ماسی لە بازاردا کەم بۆتەوە و ئێستا نرخی 1 کیلۆ ماسی لە نێوان 7 بۆ 8,000 دینارە، بەڵام کەم کەس دەتوانێت بیکڕێت. و پێشتریش پێویستی سنووری پارێزگای سلێمانی بۆ ماسی ڕۆژانە گەیشتۆتە نزیکەی 20 تۆن، بەڵام ئێستا وەکو ماسی فرۆشەکان دەڵێن ئەو ڕێژێ بۆ زیاتر لە نیوەدا بزیوە و زیاتریش خواردنگەکان و ئەو کەسانە ماسی دەکرن کە خەڵکی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عراقن. بەرهەمی پرۆژەکانی بەخێوکردنی ماسین لە ناوخۆی هەرێمی کوردستان، بازاڕی فرۆشتنیان سستە و کڕینیان کەم بووەتەوە. ئەم شوێنە کە بە ماسی فرۆشەکانی بازاڕی ئەسحابەسپی لە سلێمانی بەناوبانگە پێشتر جمەی داهات لە کڕیاری ماسی، بەڵام ئێستا کاریگەریەکانی قەیرانی دارایی و دواکەوتنی موچەوای کردووە ئێرەش بە چۆڵی دەربکەوێت. ڕۆژانە کەمەکەم معاش سابت بوو، بازار بڵێن لە سا 85 بوو، ئێستا لە سا 20 بۆ 25 ئەینە سا 6 فەرق کردووە، 6 بۆ 65 فەرق کردووە. ماسی زەرورات نییە ئێستا، عەدەدی ماسی دیاری ناکە، بڵێن تۆڵێت جاران 400 کیلۆ فرۆشت بێ، ئێستا 75 کیلۆ فرۆشتووە. نرخی کیلۆیەک ماسی لە نێوان 7 بۆ 8,000 دینارە و کڕیاریشی کەمە. پێشتر لە سنووری پارێزگای سلێمانیدا پێداویستی ڕۆژانەی هاوڵاتیان بۆ بەکارهێنانی ماسی دەگەیشتە نزیکەی 20 تۆن، بەڵام ئێستا وەک ماسی فرۆشەکان دەڵێن ئەو ڕێژەیە بۆ زیاتر لە نیوەدا بەزیوە و زیاتریش خواردنگەکان و ئەو کەسانە ماسی دەکڕن کە هاوڵاتی ناوچەکانی ناوەڕاست و باشووری عێراقن و بەگەشت و سەردان هاتوونەتە هەرێمی کوردستان. ئەگەر ئێمە وەکو خۆمان ماسی فرۆش باسی خۆم بۆ بکەم کە لێرە دوکانی مفردی جملەمەیە، جملەکان هین بە مەطعەمەکان، ئەیتر ئەو مەطعەمەکان ئەزانین چیە لەیان نەکڕێ، بەس ئەو مفردەی ئێمە تاک لێرە ئەیفرۆشین لە سا 90 برادرانی خواروی عێراق عەرەبەکانیان ئەیکڕن، لە سا 10 کوردێک لەوانەیە لە 10 کەسا 1 کەس کورد نەبێت کە ماسێکی لێ بکڕێت. ئەوە لە من و تۆشا دیارە کە گیرفامان خاڵی بوو بەڕاستی ناتوانین ماسەکە بکڕین. کابرا سێرەکەی 4 سەرخێزانە ئەڕوا منیشتێکی حەوەزاریە کڕێ و ناتوانێت 20,000 باوە ماسی. لە سلێمانی بۆ پڕکردنەوەی پێداویستی ناوخۆ بە ڕێژەی زیاتر لە 90 پشت دەبەسترێت بە بەرەمی پرۆژەکانی بەخێوکردنی ماسی سنووری ناحیەی تەقتەق لە پارێزگای هەولێر و بەشەکەی دیکەشی لە ئێرانەوە هاوردە دەکرێت. ماسی فرۆشەکان دەڵێن ئەگەر ماسی تەقتەق بۆ پارێزگاکانی ناوەڕاست و باشووری عێراق هەناردە نەکرێت، ئەوە دەتوانرێت لە ڕێگەی بەرهەمی ئەو پرۆژانەوە پێداویستی ناوخۆ بۆ بەرهەمی ماسی بە ڕێژەی زیاتر لە 100% پڕ بکرێتەوە. ڕێبازی وە کورسات نیوز، سلێمانی. کۆچەرەکان لە کوێستانەکانی سنووری برادۆست ڕۆژانە لا کشێکی سارد و پلەی گەرمای نزمدا ژیانێکی سادە بەڕێ دەکەن و لە دیمەنێکی سروشتی جواندا ڕەشماڵیان هەڵداوە و کاروباری ڕۆژانەیان جێبەجێ دەکەن و لە 3 مانگی هاویندا کۆچەرەکان لە گەرمیانەوە ڕوو لە کوێستانەکانی سنووری برادۆست دەکەن و لە ناوچەکانی هۆڕینە و براکشێن و سەقەر و مێرەکێن و مێرگەمیر و کلەشێن و هەوارگە زیاتر لە 1300 خێزانی ئاژەڵدار و جوتیار هەن. دیمەنە جوانەکانی لە ڕێگەی راپۆرتێکەوە بینین. جێنیش بوونەوە ئەم ساڵیش کۆچەریەکان لە کوێستانەکانی برادۆست. زوم بە زوم ڕەشماڵیان هەڵداوە. مناڵ بە جلی زستانە و شوان بە پەسەراندن و هێریش بە مەشکەژاندن دوور لە جەنجاڵی کار و پیشەی ڕۆژانەیان بەڕێ.
ڕوونە لێ گرینە دۆسەکەی نشیێش شکاری ڕۆژانەمە حیوانی دۆچین و پەنیر یەک دۆستین و نان و سیواکەین و ئەوە ئیساکەین کەش و هەوای ساردە کەس و هەوای سادە ئەو لە زۆر سادە دەرزەیە باری زۆر سادە برا ڕەوەند و کۆچەریەکان لە کوێستانەکانی برادۆست گەیشتن بە هەوارگەکانیان لە ماوەی 3 مانگی داهاتوو ئەو ڕەوەند و کۆچەریانەی لە کوێستانەکانی برادۆست ژیان بەڕێ دەکەن لەژێر ڕەشماڵ دەژین. ئاوازی زەنگوڵ و سەوزی لە وەرگەکان و ساردی ئاوی کەویە بەفرەکان بۆن و بەرامی گوڵ و گوڵزاریش ئاوێزانی یەکبوونە. نزمی پلەی گەرماش جۆش و خرۆشی زیاتری بەکاری ئەم کۆچەریانە داوە. شکارە من بەس مەرداریە مەڕ بە خوددا نەکەین و هەتا مانگان و مانگانە زۆر داتینەوە خوارێ و هاچینەوە سەدیە زستانێ. هەموو ساڵێک 3 مانگی وەرزی هاوین کۆچەریەکان لە گەرمیان ڕوو لە کوێستانەکانی برادۆست دەکەن. هۆڕنە و بڕەشکین، سەقەر و میرەکین، مێرگەمیر و کێلەشین، هەوارگە و پەناگەی زیاتر لە 1300 ماڵی جوتیار و ئاژەڵدارن. وڵات حەسەن، کورسات نیوز، کوێستانەکانی برادۆست. بڕیار بوو ئاسمانی تورکیا سبەی واتە حوتی مانگ لە دوای نیسانی 2023 کە چەند جارێک ئەو ئاسمانە بەڕووی فڕۆکخانەی دەوڵەتی سلێمانیدا داخرا و قرار بوو ئەتر سبەی ئەم قرارە هەڵبۆشێنرێتەوە یاخودیتر ئەو گەماروی کە لەسەر فڕۆکخانەی دەوڵەتی سلێمانی هەیە هەڵبۆشێنرێتەوە ئیتر گەشتەکان ئاسایی دەست پێ بکاتەوە. بەڵام ئەم ماوەی درێژکراوەوە 3 مانگی دیکە بە هەمان شێوە ئاسمانی تورکیا بە ڕووی فڕۆکخانەی دەوڵەتی سلێمانیدا بە داخراوی دەمێنێتەوانێ. ئەمیر محەممەد پامنێری کورسات نیوز لە سلێمانی لەگەڵمانە بێ. ئەمیر سڵاو لێ بم کاتت باش دێمە لای تۆ بزانین زانیاری چی هەیە لەسەر ئەم بابەتە تۆ لە فڕۆکخانەی نێودەوڵەتی سلێمانی. هێوی سڵاو لێ بێ ئەڵبەت وەک ئاماژەت پێ کرد یعنی خۆی لە فڕۆکەخانەی سلێمانی لەگەڵ تورکیا گەشتەکانیان لە 3 چواری 2023 بە تەواوەتی ڕاگیراوە لەو وادەیە کە سەرەتای دەستپێکی بوو یاخود دەستپێکی ڕاگررتنی گەشتەکان بوو 6 مانگ تورکیا ئەوڵێتڵاتی تورکیا بڕیاریدا کە گەشتەکانی ڕابگرێت. بەڵام ئەمە لە دوای کۆتایی هاتنی هەر 6 مانگێک دووبارە بڕیارەکان نوێکراوە چەند مانگێکی دیکەی بۆ زیاکرا زۆربەی کاتەکان 6 مانگی بۆ زیاکراوە وەکو ئەم جارشکە بە هەمان شێوەیە بڕیاری داوە تاوەکو با بڵێن 6 ئۆکتۆبەر ئەم گەشتانە ڕابگرێت. هەرچەندە ئەمە ئەم جارە جیاواز بوو یعنی ئەمە چەند جارێک لە دوای چەند جارێک درێژکردنەوەی ئەو وادەیە ئەم جارە بابەتەکە چاو جیاواز بوو هەمووان چاوەڕێوایان دەکرد کە فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی و گەشتەکانی لەگەڵ تورکیا دەست پێ بکاتەوە. بەڵام شتەکە بە پێچوانەوە بوو هەڵبەت من ئەمێ باسی کێوکمانانەوە بکەم یاخۆدەوە بۆ بکەم کە دوێ نێوپێرێ و ڕۆژانی پێشوو هەفتەی ڕابردوو شارەزایان زۆر باسییان لێوە کرد کە باگەری زۆرەوە ئەم وادەیە کە کۆتایی هاوت ئەمڕۆ لە پێش با بڵێن 6 مانگ بەر لە ئێستا لە 6/1/2025 ببوورە کۆتا درێژکردنەوە بوو پێش ئەم درێژکردنەوەی ئێستا یعنی با بڵێن کۆتا جار بڕیاریاندا بۆ ماوەی 6 مانگی دیکە درێژی بکەنەوە و ئەمڕۆ وادەکە بە کۆتاییە هاو هەر بۆیە یعنی باز لەوە دەکرا ئەو بەهانانەی و بیانوانی کە حکوومەتی تورکیا هەیە بوو بۆ ڕاگررتنی گەشتەکانی لەگەڵ حکوومەت یاخۆ بڵێن لەگەڵ فڕۆکەخانەی دەوڵەتی سلێمانی بابەتی بوونی جموجۆڵی پارتی کرێکاران بوو لە نێو فڕۆکەخانی سلێمانی وە بابەتانە ئەمە چەند جارێک وەفدی تایبەت لە هەرێمی کوردستان و وەفدی حکومی لە حکوومەتی عراقیش چوونەتە تورکیان بابەتیان بۆ ڕوون کردوونەتەوە و ڕاگەندرا بوو کە بەڵگەی تەواو خراوەتە بەردەستکەم بابەتە بەم شێوێنی ئەمان لی تێگەیشتون بەڵگەکان بەڵگەی ڕوون بوون هەتا کۆتا وەفد کە وەفدێکی باڵای حکوومەتی عراقی بوون هەفتەی ڕابردوو کە چوون بۆ وڵاتی تورکیا لەوێ لەگەڵ سەرۆکۆماری تورکیا کۆبوونەوە ئەوان ئەمەیان بە یەکێک بوو لە تەوەری باسەکانیان ئەمەیان ڕادستی حکوومەتی تورکیا کرد ئەمەیان ڕادستی سەرۆکۆزیرانی سەرۆکۆماری تورکیاگەر ببورن پێیان ڕاگەیان کە بابەتە بەم شێوەیە نییە و دوایەوە کە وەفدەکە هاتنەوە باسی لۆ کرد کە سەرۆکۆمارێتی وەفدێک پێک دێنم لێکۆڵی لەسەرەوە بابەتە بکە ینی ئەمە وەزایدەن بابەتی پرۆسەی ئاشتی
ڕۆک ئاماژەم پێکرد یعنی لە پێشووتردا بیانووی تورکیا ئەمە بوو بۆ ڕاگررتنی گەشتەکانی لەگەڵ فڕۆکەخانە دەوڵەتی سلێمانی و ئێستا پرۆسی ئاشتی هەیە و پرۆسەکە زۆر بە خێرایی بەڕێوەڕوات ئەگەری هەیە لە چەند ڕۆژی داهاتوودا گروپێکی چەکداران لە پارتی کرێکارانی کوردستان بێنە شاری سلێمانی لێرە چەکەکانیان ڕادەست بکەن و وەکو قۆناغی سەرەتای دەستپێکردنی یاخۆ داماڵینی چەک لە پارتی کرێکارانی کوردستان دانانی چەکەکانیان دەست پێ بکات ئەمانە ینی کۆمەڵێک ئەگەری زۆر بوون کە دوێنێ شرۆڤەکاران بە بەردەوامی ینی باسییان لێوە دەکرد کە ئەم ئەگەرانە وا دەکەن کە ئەم وادەیە درێژ نەکرێتەوە لە ئەمڕۆوە حکوومەتی تورکیا سەرۆکۆماری تورکیا بڕیارێک دەربکەن کە گەشتەکان بە ڕووی فڕۆکەخانی سلێمانە دەست بکەنەوە بەڵام بە پێچەوانەی هەموو ئەو بیرکردنەوانە و بە پێچەوانەی هەموو ئەو قسانە ینی تەنانەت دوتەبێژی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیش کە قسەمان لەگەڵا کرد باسی لێوە کرد ینی بابەتەکە بۆ ئەمانی شاو چاوەڕوان نەکراو بوو ینی بابەتێک بۆ چاوەڕێ ئەمایان نەکردو ئەمان چاوەڕێوایان کردو کە ئەمە کۆتایی پێبێت ئەمان بەڵگیان خستۆتە ڕوو چەند جار وەفت چووە شان چووە بەڵگیان خستۆتە ڕوو کە ئەم بابەتە بەم شێوێنی لی تێگەیشتون هیچ مجۆڵێکی بابەت ینی لەو شێوەیە نییە بەڵام لە کۆتاییدا ئێستا بڕیارەکە دەرچووە فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی تاوەکو 6 ئۆکتۆبەر بە پێیەم بڕیارە تاوەکو 6 ئۆکتۆبەر ناتوانێت هیچ گەشتێک لە ڕێگەی فڕۆکەخانەی تورکیاوە ئەنجام داد یاخود بڵێن ئاسمانی تورکیا بەڕووی گەشتەکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی سلێمانی داخراوە ئەمە ژیار نییە ئەم بڕیارە دووبارە پێداچوونەوەی بۆ دەکرێت بڕیاری نوێ دەردەکرێت داخود یاخو بڵێن لە ئەگەری بەرەو پێچوونی پرۆسی ئاشتیە وادەیە کۆتایی پێێت ینی پێش چۆنەڵی گەیشتن بە 6 ئۆکتۆبەر پێشەوە کاتە وادەیە تەواو دەکات یاخود لە پێشەوە وادەیە ئەو بابەتە کۆتایی پێدێت و گەشتەکان ئاسایی دەبنەوە ئەمە زانێرەکانە نێوی تاوەکو ئێستا زۆر باشە ئەمیر هەر بژی ئەمیر محەممەد پامێری کورسان نیوز لە سلێمانی سپاس بەردەوام بین وەفتی دانوستانەکانی ئیسرائیل بۆ گفتوگۆکردن لەبارەی ئاگربەستی غەزە سەردانی قەتەر دەکات و ناتانیاهۆش دەڵێت غەزە بەبێ چەک تاکەمەرجی کۆتایی هێنانە بەشەر بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل جەختی کردوتەوە لەوەی کە ئەمڕۆ وەفتێکی باڵای وڵاتەکەی کە نوێنەرایەتی دەستگای یاسایشی گشتی ئیسرائیل ناسرا و بە شاباک و گەورە ڕاوێژکاری ناتانیاهۆ لە نێو وەفتەکەدا دەبن سەردانی دەوحەی پایتەختی قەتەر دەکەن بۆ تاوکردنی گفتوگۆی ڕێکەوتنی ئاگربەست لە کەرتی غەزە ئەمە لە کاتێکدایە بڕیارە سبەینێ ناتانیاهۆ سەردانی واشنگتن بکات و لەگەڵ دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکادا کۆ بێتەوە ئەو بەپێی زانیاریەکانی کەناڵی سیانزەی ئیسرائیلیش ڕۆژی دووشەمە یاخود ڕۆژی سێشەمە ترامپ ڕێکەوتنی غەزە ڕدەگەێنێت هەروەها ڕۆژی چوارشەمەش ناتانیاهۆ هەر لە ئەمریکاوە ئیمزا لەسەر ڕێکەوتنەکە دەکات ئەم پێشاتانە لە کاتێکدا شەوی شەممە حکوومەتی ئیسرائیل بۆ ماوەی 5 کاتژمێر کۆبوو و داواکاری حەماسیان بۆ گۆڕانکاری لە ڕەشنووسی ئاگربەست لە غەزە ڕەت کردوتەوانێت کە داوا دەکات لە ماوەی 6 ڕۆژی ئاگربەستدا گفتوگۆ بکرێت لەسەر کۆتایهێنان با شەڕی یەکجاری. وەزیری ئاسایشی نەتەوەی ئیسرائیل داوا لە حکوومەتی وڵاتەکەی دەکات پێشنیازی ئاگربەست پەسەند نەکات و تەواوی کردی غەزە داگیر بکەن. ئیتمار بن غەفیر وەزیری ئاسایشی نەتەوەی ئیسرائیل ڕایگەاندووە ئامانجی سەرەکی شەڕی غەزە لە ناوبردننی بزوتنەوەی حەماسە بۆیە ڕاگررتنی شەڕەکە دەبێت هۆی بژانەوە و هەستانەوەی حەماس وتیشی لە بەشێکی ڕەشنووسی ئاگربەستی غەزەدا هاتووە کە پێویستە سوپای ئیسرائیل لە بەشێکی غەزە بکشێتەوە و سەدان ئەندامی گروپە چەکدارەکان ئازاد بکات و یارمەتی مرۆیی بە شێوەیەکی بەرچاو بۆ غەزەیەکان بڕوات بەم هەنگاوەش حەماس خۆی ڕێکدەخاتەوە و ئامانجی شەڕەکەش نایەتەدی بن غەفیر داوای لا بنیامین ناتانیاهۆ سەرۆکوەزیرانی ئیسرائیل کردووە پێشنیازی ئاگربەست قبوڵ نەکات و تەواوی کردی غەزە داگیر بکات و وتیشی تاکە ڕێگە چارە ڕزگارکردنی بارمتەکان و ڕاگررتنی هاوکاریەکانە بۆ غەزە و ڕاگواستنی دانیشتوانەکەیەتی. لە ئەنجامی دروستبوونی لافاو لە وڵاتی تەکساسی ئەمریکا لانیکەم 50 کەس گیانیان لەدەستاوە ماوەی 3 ڕۆژە بارانی بەخۆر لە وڵاتی تەکساسی ئەمریکا دەبارێت ئەوەش بۆتە هۆی دروستبوونی لافاو لە چەندین ناوچە لەو بارەوە تیمەکانی فراگوزاری ڕایانگەاندووە
بەهۆی ئەو لافاو لانیکەم 50 کەس گیانیان لەدەستداوە کە 35 گیان گەورە و 15شیان منداڵ بوون و 8 کەسی دیکەش بریندار بوون و ئاماژە بۆش کراوە بە پێی پێشبینیەکانی کەشناسی بەم زوانە شەپۆلێکی دیکەی بارانی بەخۆردەست پێ دەکات و تا ئێستا 850 کەس گواستراونەتەوە بۆ شوێنێکی دیکە و هاوکات گرێگ نابۆ حاکمی ویلایەتی تەکساس لە کۆنفرانسێکی ڕۆژنامانیدا ڕایگەیاند و باسیەوەی کرد دەڵێ تا دێت ڕەوشی وڵاتەکان خراپتر دەبێت بۆ هێتایی هاوکاری زیاتر لە حکوومەتی ئەمریکا دەکات و ئاماژەی بۆش کردووە بەردەوام دەبن لە گەڕان تا هەموون بۆکان دەدۆزنەوە و میدیەکانی ئەمریکا بڵاویان کردوتەوە لە ڕۆژی هەینەوە بارانی بەخۆر لە تەکساس دەستی پێکردو و بەهۆیەوە ئاستی ئاوی ڕووباری گوادالوپی 8 مەتر بەرز بۆتەوە. لە 50 سنتەر و خوێندنگی ئاوارەکان لە حەسەکە زیاتر لە 1600 خێزانی ئاواری ئافرین لە ژیانێکی سەختدا دەژین ئەوەش بەهۆی نەبوونی خزمەت گوزارە سەرەتایەکان بە تایبەتی بەم وەرزە کە وەرزی هاوین و گەرمایە. ji cihekî û berbêdinê ve û bi salan e koçberî û rêwîtiya êşa xwe bi samana li ser guça derdan û hesreta vegerê navê xwe bi omîdeke bilind û bendawariyeke êşiyayî xêz dikin. Ew in Kurdên Efrîniyên koçber. Li bajarê Hesekê ku bû yek ji xalên kombûna koçberê sê deveran serêkaniya Efrîn û Girêspî bi hezaran malbat hatine guh paşxistin û ne rêxistin bi karê xwe yê mirovî radibin û ne jî karînên rêveberiya xweser têrawan dike û dibêjin kes pirsa halê wan nake. Ana nameşê gereke derkevin medresa xelkê sekin qiçka sekin em merî mezin ji qiçka zilmîtirin. Gî hebîlê tên gî nexweş bîne gî germê nikon xewkin şîvikê qiçik dixwin gî vedireşin ji germê avê germ e. Bi Xwedê şewê em gel kîvir kes nagelme. Kes ne tilvî derê gelme coro ne hatine ne gotin maymiranê înmane maşrafşe ve çawe kes neyan. Ji şeş ma matin li vê derê jelkê matin viro kes gelme neteyane. Ji bo idara ji bo xedamat her kesek ne tilvî derê no berafşe ve çawe ku em ji were çi bikin. Ka çi demen em ji hikûmeta Sûriye dixwazin û gem biftirin Efrînê qarmişî me nebin dest dirêjiyê ser nomîsê me nekin قچکد ما زورکد ما ناتین کشتن ناتین گرتن اسقاط نظام چیکرین احمد شیرع دینون چمو حفت مهانه تشت در نکات چه پیویاکی على سوس ما رو گوتن هنی بفتلن هوا هرو مجوار و دینایه بفتله کوفا گرتنه ما چه نبی چمو هرو ملاتی کرمانج هرو بعرضه خوب داره خو زیتونه پر زنگینه هرو وقتی منظماتین امجبر خوب فدیده کن ام هرن به کارتونه دسکین دیو بگرن ساوا وانضاهی در بدریه و حیرتا چاره خلاصی وان جوی بو بلاتی وان لبر چاندر و دیوارین گرم و سقمی لبر و ور جهف خسته بشکی کوچبرین عفرین بقاسی 200,000 ولاتی و گریان لیدی ساتی نگرتن و به گفین کشتن و باجه جالیه چکدارین دا سلاطا حکومتا سوریه یا باگویز دینه فشار کرنو ین لحری من قصد و ریوبریا خوسترمانه او خوانه چار دبینن بچه حالی به بمینن حتی ریکفتنا و گره 54 مرکز مهنه اجبار عائله ما 1610 عائله لورا جیان دکن اما وقت عالی کاری منظمات در هنک مراکز ها داندن هنک نو داندن به ویشون داره ریبریا خسر هنک بی عالی کار هن اغاسی همجی پره ها داندن اما اوا گیشتک نه کافیه ما ملتی ما عفرین دغازه وگره بقاسی 600,000 ولاتین هر سه دورین داگیر کری ریاوگرش با عفرین و سرکانی و گریسپی خوش ناز دکن لی او بچکدارن حکومت نباورن و توانین وان لی دجی کردان ده سالین بوری ده بلوغ خویاد کرن گل گارانتیا اولکاری دخوازه که او یک جهین حکومت سوری و ریوبریا خواستر لسترویل هف نکرنو گفتگو ده دومن عفرینین کوشبر ده بجن حتی هزر و خیال وان یا بگر سرچای کرمنش پیکوره جریوه بریا خواستر دخوازن که به میسیون خرابه یا خودی درکتنا لحزاران کوچبرو جشاما پایتخت یا حکومت آنو دمشق جی دیوین کو گارانتیه که اولکاری بدنوان دا کو کاربن به تراجید یا ایشه و کوچبری و مرزی جارگدن بزفرن عفرین مهند ابراهیم کرسات نیوز حسکی
سەری ساعت کاتژمێر یەک پرسی ڕۆژەیە کە هاوکارم ڕانکۆ لەگەڵتانە بێت باس لە دوو بابەتی گرنگەکە یەکێکیانەوەی کە ئەو ڕەشنووسی حکوومەتی عراق کە دەینێرێت بۆ هەرێمی کوردستانەوە بڕیار هەرێمی کوردستان قراری لەسەر بدا چییە چۆنە و چۆن مامەڵی لەگەڵدا دەکرێت و بەگشتی ناوکەکانی نێوان هەرێمی کوردستان و عراق بەکوێ دەگاتەوە تاکوێ بەردەوامی دەبێت کە ماوەی 10 ساڵە بەردەوامە بابەتێکی دیکە ڕووداوەکانی ناوچەکە هەیە کە چەندێک کاریگەریان لەسەر کورد دەبێ مازانی کە جنگی ئیسرائیل و ئێران هەبوو ێسش پرۆسی ئاشتی هەیە ئەم بابەتانە کۆمەڵێک ڕووداوە هەن کە لە ناوچەکەدا هەن و پەیوەندیدارن یاخود نەک پەیوەندیدارن دەکرێت کاریگەریان لەسەر کورد هەبێ ئەمانە تۆڕەکانی ڕانکۆ دەبن لەگەڵ میوانەکانی بردی باسییان بابەتان ئاکات من لێرەدا جێتان دێڵم خاتان دەکەم.